لەگەڵ دکتۆر ئاشەتەها شارەزای وزە زیاتر باسیە و بارودۆخە دەکەین. دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس. تا دێت ئەو گرژی و ئاڵۆزیانی نێوان رووسیا و ئەوروپا پەرە دەسێنێت بە تایبەتی لە ئاڵوگۆڕی بازرگانی و هەناردەکردنی گاز. بە بۆچوونی تۆ ئەم دۆخە بەرەو کوێ دەگات، یعنی رووسیا تا چەند بەردەوام دەبێت لە گرتنەوەی گازەکەی؟ زۆر سپاس کاکێ من ڕاستی قەیرانی نێوان ئەوروپا و رووسیا کۆنترێ لە شەڕی ئۆکرانیاش چەند ساڵی 2004 دووبارە خولێکی شەڕ هەبوو لە نێوانیاندا، بەڵام ئەمریکا هەمیشە فشاری کردێت کە ئەوروپا پشت لە وزەی سەرچاوی وزەی ڕووزی بکەن و هەر ئەمریکاش بۆ ڕێگر لە تەواوکردنی پرۆژەی نۆرد ستریم 2 و هەڕەشەی سادانی هەموو کۆمپانیانەی کرد کە بەشدارن لە دروستکردنی و پرۆژەیە، کەواتە ئەوروپا لە مێژە دەزانێت کە ڕۆژێک دادێت پێویستە پشت لە وزەی ڕووسی بکات. بەڵام لە دوای جەنجی رووسیا ئۆکرانیا لە ساڵی لەو ساڵدا یان لە مانجی شوباتەوە مەترسیەکان زیاتر بۆ فشارەکان زیاتر بۆ کە ئەوروپا کەوتۆتە ئەمری واقع کە دەبێت لە ماوەیەکی کورت ئەو هەنگاوانە بنێ کە لە ڕابردوودا چاوەڕێ دەکرد لە هەنگاوی درێژخایانتر پشت بە وزەی پاک و سەرچاوی تری وزە ببەستیت. ینی پێت وایە کە ئەوروپا یەدەجی خۆی هەیە بۆ نمونە کۆگای خۆی کردووە بۆ ئەم زستانە؟ ئێستا چار قەیران تێکەڵاو بووە لە ئەوروپا. یەکەمیان کاریگەریەکانی کۆڕۆنا تا ئێستا مایەتەوە، پیشسازیەکانە تا ئێستا نەگەیشتەوە دۆخی ڕابردوو، وشکە ساڵی و شەپۆلەکانی گەرما لە هاوینی ڕابردوو و هەروەها بەرزبوونەوەی هەڵاوسان لە ئەوروپا و جەنجی ئۆکرانیاش. ئەو قەیرانانە هەمووی کردێ فشارێکی زۆر لەسەر ئەوروپا دروست بکات بە تایبەتی وڵاتە پیشسازیەکانی ئەوروپا کە ئەڵمانیا و فەڕەنسایە. ئێستا تاییەکینەوە ینی دوو ڕۆژ پێش ئێستا ١٨ کۆگاکانی خۆیان پڕ کرد لە گازی سروشتی ئەوروپا، چکە پێشببینی ئەویان دەکرد کە لە زستاندا رووسیا و کارتە قورسە دژی وڵاتانی ئەوروپی بەکاربیێنیتن. بەڵام بێگومان لەگەڵ پڕکردنی کۆگاکانیش مەترسەکان ناڕەویتەوە، چونکە پێشببین دەکرێت و ساڵ قورستریش بی بە هۆکاری تێکچوونی شیرازەی کەشوهەوە و باردۆخی کەشوهەوە لە جیهاندا. ئەوە دەکات مەترسی لەسەر وڵاتانی ئەوروپی هەبیتن بە تایبەتی و ئامارەی کە تازە ئاماژت پێکرد هەندێک وڵاتی ١٠٠ پشتی پێدەبستن، هەرچەند ئەڵمانی ئاماژت پێکرد کە 153 پشتی پێدەبستی، بەڵام قەبارەی ئابووری ئەڵمانیا زۆر گەورەتر لە حەجمی اقتصادی ئەو وڵاتانێک کە 150 پشتی پێدەبستن. بزوێنەری ئابووری و پیشسازی لە ئەوروپا ئەڵمانیایە، کەواتە فشاری گەورە بە دەرەجێک دەکەوێت سەرە وڵاتە بە تایبەتی لە سێکتەری پیشسازی، چووکە پیشسازی ڕاستەوخۆ غاز بەکار. باشە دکتۆر، ئەو قەیرانەیەک لە دوایەکانی کە بەرەو ئەوروپای گرتووە لە مانجی شوباتەوە تاکو ئێستا و ئەو پاڵپشتیانەشی کە ئەوروپا بۆ وڵاتەکانی خۆیان تەرخانی دەکەن، ئەڵمانیا ئێستا نزیکەی 65 ملیار یۆڕۆی تەرخان کردو بۆ پاڵپشتی لە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی و پاڵپشتی ئابووری بە شێوەیەکی گشتی. یعنی ئەوروپا بەرەو کوێ دەبا ئەو قەیرانە؟ ئەوروپا هەندێک ڕێچکەی گرتە بەر، ڕێکاری گرتە بەر بە مەبەستی کەمکردنەوەی فشارەکان. یەک لەوانە بەڕاستی ناچاری شوێنە گشتیەکان و شقام گشتەکان دەکەن کە ڕۆناچی کەمتر بەکاربینن و تا پلەکانی گەرمکردنی شوێنە گشتەکانیش کەم بکەنەوە لۆ 2 پلە و 115 هەموو یەکێتی ئەوروپا بڕیاریدا 115 بەکارهێنانی غاز سروشتی لە زستانەدا کەم بکەنەوە. بەڵام کاریگەری گەورەی لەسەر پیشساز دەبێت. ئەو هاوکاریان جەناب تاماش پێکرد لە لایەکی ئێرێنیە لە پیشسازیەکان، بەڵام لە لایەکتر نەرێنیە چوو کاڵاوسان لە ئەوروپا زیاد بووە. لە سەردەمی کۆڕۆنا بە هەمان شێوە ئەوروپا 760 ملیار یۆڕۆی خستە ناو بازار بە مەبەستی هاوکاریکردنی تاکەکان و کۆمپانیاکان. دوای تەوابوونی کۆڕۆنا بە خراپی بەسەریان داشکاوە بوو، ڕەنجی داوە لە هەڵاوسانێکی زۆر. ئێستا ئەگەری ئەوە هەیە کە داکشانی ئابووری ڕوودا بە سەبەبی ئەو هەڵاوسانە زۆرە و کە بانقی ناوەندی یەکێتی ئەوروپاش ناچار دەبیتن کە نرخی سوو بەرز بکاتەوە. بەرزکردنەوەی نرخی سووش فشار دەبی لەسەر داکشانی ئابووری، کەواتە لەلایەک داکشان هەڕەشان لێ دەکات، لەدایەک کەمی سوتەمەنی هەڕەشان لێ دەکات. باشە دکتۆر، لەبارەی رووسیاوە کە لە ڕێگەی فرۆشتنی نەوت و گازەکەیەوە پارێکی زۆری دەزەکەوت لە ئەوروپا، ینی دوایین داتامەژە بۆ دەکات کە لە هەر چرکەیەکدا 3700 یۆڕۆی دەست دەکەوت لە ئەوروپا. ینی مە تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئابووری رووسیا بە هەم پێکاتەکانی وزە بەنەوت و غازشەوە نزیکەی 165 داهاتی گشتی رووسیا پێک دەینی. یعنی ئەو زیانانەی لە وڵاتانی ئەوروپا دەکەوێت بێگومان وەکو جەنابی تاماش پێ دەکەی زیانێکی گەورە لە رووسیاش دەدا بە تایبەتی لە غاز، چونکە نەوتڕی تێدەچی بە لە ڕێگەی کەشتەکانەوە بی باتە بازارەکان کە بەڵام غاز لە ماوەی کوردان ناتوانین چکە پێویستی بە ڕاشانی بۆڕی هەیە. ئەو بۆڕیانەش ینی چەندین ساڵی پێویستەوە بەرهێنانی زۆری پێویستە، دۆزینەوەی کڕیاری نوێشی پێویستە تا بتوانانی غازکە ساغ بکاتەوە.
کەواتە کارت ینی چەکێکی دووسرە ئەو زانەی لە ئەوروپای دەدا لە خۆشی دەدا بەڵام تاکە چەکە بەدەستی کە فشار لە وڵاتانی ئەوروپا بکە کە بە ناڕاستەوە خۆ لە جەنجی ئۆکرانیا بەشدارن بە چەک و بە پارە و بە هەواڵگەری. بەڵێ زۆر سپاس دکتۆر ئاشۆتا هەست شارەزای بواری وزە سپاس کە لەگەڵمان بوویت. زۆر سپاس.